بەڕێزان گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دوایین پێشاتەکان. دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کەمیشامە دێ لەگەڵمان. دکتۆر بەخێر بیت. دوایین پێشات ئەمڕۆشتی زۆر ڕویان داوە، هێرشەکان توندبوونەتەوە و دەمەوێت لە گرنگترینیانەوە دەست پێ بکەم کە ئەویش هێرشکردنە سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستانە لە دهۆک. چیە خوێنیتەوە لەم دۆخە؟ خۆی لە ڕاستیدا ئەوەی ئەوڕۆ ئێمە بەڕاستی بۆ ئێمە چاوەڕوان کراونەوە، یعنی ئەوەی کە ئێمە تاکو ڕۆژانی ڕابردوش کە بەردەوام پەلامارەکان و هێرشە درۆنیەکان بۆ سەر ئاسمانی کوردستان بەردەوامی هەبووە، ئەگەر بیانوەکە لێدانی بارەگا و بنکە ئەوانەی کە تایبەتە بە ئەمریکا یاخود هاوپەیمانان کە لە ناو خاچی هەرێمی کوردستان بوونیان هەیە، بەڵام ئەوەی ئێستا هیچ بیانوەک هەڵناگرێتن، چونکە ئەمە ماڵی سەرۆکی هەرێمی کوردستانە کە سەرۆکی هەرێمێکی دەستوریە لە ناو خاچی عێراقدا. هەرێمی سەرۆکی هەرێمی کوردستان ڕەمزی هەرێمی کوردستانە. بۆ ئێمەی کورد ئەمە کردەوەیەکی تونندڕەوانەیە، یعنی بۆ ئێمە قبول کراو نییە، یعنی چۆن دەبێتن لایەنی ئاراستەکەری ئەم پەلامارە بۆ سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە بە ئامانجگرتنی کۆی هەرێمی کوردستانە، چونکە سەرۆکی هەرێم نوێنەرایەتی کۆی گشتی تاک بە تاچی خەڵکی هەرێمی کوردستان دەکات بە سەرجەم ڕەگەز و پێکهاتە و ئاین و ڕنگ و دەنگە جیاوازەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئەو کردەوەی بەتوندی دانە دەکەین و هیوادارین لایەنی بەرپرسیار هەر لایەنەکەیە بە زووترین کات لە بدرێنە دەستی یاسا. ئەگەرچی ئەوە جێ خۆشحاڵیە کە سوپای پاسداران ئەمە لەلایەنی خۆیەوە ڕەت دەکاتەوە، بەڵام ئەم جۆرە کردەوانە ناشاردرێنەوە، چونکە هەر دەبێت لایەنێک سەرچاوەی هاوێژەری ئەم کردەوە تیرۆریستیانە بۆ سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان بە شاراوەیی و بەنادیاری نامێنێتەوە. بەڵام خۆی لە خۆیدا هێرشی پشتەوەی پەلامارە موشەچیەکە پەیامێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان. پەیامەکە چییە؟ پەیامەکە ئەوەیە ئێوە دەبێ بێنە ناو شەڕێک کە خۆتان تا ئێستا پاراستووە، ئەو هاوسەنجە نابێ بەردەوام بێت، دەبێ ئێوە ببناش بەشێک لە شەڕەکە بە ئامانجگرتنی ماڵی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێمی کوردستان، وەکو ئەوەیە ئێوە دەبێ بێن بەشدار بن لە شەڕێکدا، کردنەوەی دەواازەی شەڕە لە ناو خاچی هەرێمی کوردستان. پەیامەکە جگە لەوە هیچی تر ناخوێنێتەوە، چونکە ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە شوێنی حەوانەوەی تایبەتی سەرۆکی هەرێمی کوردستانە، شوێنی تەنانەت کاروباری کارژێڕژ نییە، ئەوە تەنها شوێنێکە کە خۆی تیادا دەحەسێتەوە. بۆیە بە ئامانجگرتنی ئەم شوێنات وەکو کە سەرۆکی هەرێمی کوردستان، بۆیە ئەمە هیچ جگە لەو پەیامەی کە کردنە ئامانجی هەرێمی کوردستان و وەڕاکشانی هەرێمی کوردستان بۆ ناوبەرەی شەڕ هیچی تری لێ ناخوێندرێتەوە کە لە کاتی ئێستادا ئەو پەلامارە تیرۆریستیە کراوەتە سەر کۆی گشتی هەرێمی کوردستان، نەک تەنها سەرۆکی هەرێم. ینی هەمیشە سەرۆکوەزیرانی عێراق لە بەیاننامەکانی ئاڵێت حکوومەتی عێراق یاخود عێراق نابێتەوە بگلێ لەم جەنگە، عێراق نابێتە بەشێک لەم جەنگە، ینی لە پەیوەندیە تەلەفۆنیەکەشی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کردووەتەوە، بەڵام بەڕاستی بۆچی هیچ هەنگاوێک ناگرنە بەرامبەر بەم جۆرە دەستدرێژیانە؟ خۆی لە ڕاستیدا ئەمە لایەنی ئەوەی کە پەیوەندیدارە بە لایەنی پاراستنی ئاسایشی عێراق بە گشتی بە تایبەتی هێزە چەکدارەکان و دەستگای هەواڵگری عێراقی دەبی زیاتر ئەوان پەیوەندیدارن، دەبێت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئەو بەرپرسیاری یەکەمە لەو کردەوانە. ئەوەی کە تەنها ئیدانەکردن ئەمە یعنی ئەمە کارێکە هەموو کەسێک دەتوانێت بیکاتن، چونکە ئەمەی ئێستا ئەوەی ئەمڕۆ لە ئیدانەکردن دەرچوە، چونکە ئەمە هەنگاوێکی یەکجار مەترسیدارە، واتە هەر ئێوە خاچی هەرێمی کوردستان و کوچە و کۆڵانەکانیشتان زۆر بەلامانەوە گرنگ نییە. ئێمە ئەگەر بمانوێ خودی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و ڕەنگە خوا نەخواستە لە ڕۆژانی دواتر شوێنی تریشی بەدوادابێتن، ڕەنگە لە کۆبوونەوەیەکی ئاسایی ئەنجومەنی وەزیران بێتن یاخود هەر بابەتێکی تر بێت بگرێتە ئامانج. یعنی ئەمە کردەوەیەکی تیرۆریستی یەکجار مەترسیدارە، یعنی خۆ هەر ئەوە نییە موشکێک هاوێژراوە بۆ سەر ماڵی سەرۆکی هەرێم و سەرۆکی هەرێم لەخوای بەزیاد بێ سەلامەتن کە لەوێ نەبوونە، بەڵام ئەمە بە ئامانجگرتنی کۆی هەرێمی کوردستانە بە گشتی کردنەوەی ئاگرتێبەردانی هەرێمی کوردستانە، هەر ئەوە تەنها ئەوە ناخوێندرێتەوە تۆ موشکێکت هاوێشتووە. بۆیە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی ئەو ناوچەیە کە ئێمە نازانین ئاراستەکە لەکوێ هاتەوە، بەڵام زیاتر موشکەکان لە ژێر ئاراستەی ئەو سنوورانەوە دێتن کە لە ژێر دەستی حکوومەتی عێراقیدایە و ئەو ناوچێژ
هەر مادەم ناوچەی تایبەت بەوانە کەواتە ئەوان بەرپرسیارن ئەو هێزانە بەرپرسیارن کە لە ناوچەکەدا ئەرچی پاراستنیان پێ محوەرەکان چه هێزێکی لێە ئەوان بەرپرسن جا ئەگەر نەیانتوانیوە ئارامی ناوچەکە بپارێزن و نەیانتوانیوە ڕێگری بکەن لەو کردەوە تیرۆریستیانە ئەمە ئەرچی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا ڕەفتاری تونتر لەگەڵ بەرپرسی هێزەکانی دابینکردنی ئاسایشی ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی بکات و ڕێگری بکاتن لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە کردارانە بە پێچەوانەوە ئەمە کردارێکی یەکجار مەترسیدارە تەنها بە ئیدانەکردن یاخود نەفرینکردنی ئەم جۆرە کارانە کۆتایی پێنایەتن چکە ڕەنگە بەردەوامی هەبێت جا ئەگەر بەردەوامی هەبێت ئەمە ئەمریکا وتوێتی ئەگەر ئەم گروپانە بەردەوام بن لە هێرشەکانیان ئەوە زۆر بە توندی هێرشیان دەکرێتە سەر ئەمە پەیامی ئەمریکایە بۆ حکوومەتی عراقی پێت وایە کە لە ڕۆژانی داهاتوو هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرم گروپە چەکدارانە تونترە بنەوە خۆی لە ڕاستیدا ئەو گروپە چەکدارانە خۆیان دەواازەی شەڕیان لە خۆیان کردوتەوە یعنی ئێمە لە بەرنامەکانمان هەمیشە باسمان لێوەکردن ئەوانە کارێک دەکەن لە توانایاندا نیە و لە خۆشیانەوە خۆیان دەخەنە ناو جەنگێک کە نازانن ئاراستەکە ئاسۆیەکەیان لێ دیار نییە و دەزانن ئەنجامیشان هەر کوژرانە بۆیە گومانی تێرانە ئەمە دەزانین کە حکوومەتی ئەمریکا زۆر تون دەبێتن هەڵوێستی تونتریشی لەگەڵیان دەبێت چکە بە ئامانجگرتنی ماڵی سەرۆکی هەرێم ئەمە گەیشتە کۆتایی ئێستا ئەمە لووتکەی بەرەنگاربوونەوەیە لووتکەی هێرشکردنە بۆ سەر هەرێمی کوردستان هیچ مقدساتیان تێدا نەهێشتوتەوە هیچ بیانوویەک بەدەستیانەوە نماوە واتە بە ئامانجگرتنی ئێمە تاک بە تاچی ئێوە لێدان لە سەرۆکی هەرێمی کوردستان لێدانە لە تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە ئێمە گومانی تێدا نابێتن ڕەنگە هەر ئەم شۆ هەر لە ڕۆژانی داهاتووشدا و حکوومەتی ئەمریکا یاخود و ئیسرائیلیش و زۆر بەتوندی بەرەنگاریان ببنەوە ئێمە نازانین شوێنەکانیان لە شوێ بەڵام ڕەنگە لە دەست و لە چاوی ئەمریکا ون نەبن و بە ئاسانی بیان دۆزنەوە لە ناویشیان برن ئەمە لە ئەنجامیشدا هەر خۆیان زەرەر دەکەن و کوردستانیش هەر بە سەربەرزی و پایداریش دەمێنێتەوە بێگومانە و پەیوەندیە تەلەفۆنیانەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئەنجامدراون پاڵپشتی نێودەوڵەتی و هەرێمایەتی زۆر هەیە بۆ هەرێمی کوردستان کە بێگومان هەرێمی کوردستان بەتەنیا بەجێ ناهێڵن بەرەیەکی دیکەی شار کرایەوە حوسیەکان لە ئێمە ئەمڕۆ هێرشیان دەست پێ کرد هەروەکو چاوەڕێمان هەروەکو باسیشمان کردن پێشتر بێگومان بۆچی حوسیەکان ئێستا دەستیان بە هێرشەکان کرد خۆی ئێستا ڕێک کاتی ئەوە بۆ هەر ئێمە باسمان کرد کات ژمێرەکە کاتی ئەوە هاتووە دەبواە ئەم شەڕە چاوەڕوان کراوە سەر هەڵبداتن لەبەر ئەوەی وڵاتانی کەنداویش ئێستا خۆیان بێلایەن نەهێشتوتەوە ڕاستە ئەوان تاکو ئێستا بە کردەی نەچونەتە ناوجەک بەڵام بە هەڵوێستەکانیان و بە کردداری ناوخۆییان بە تەواوی لە بەرەی ئەمریکانەوە دژایەتی ئێران دەکەن و حوسیەکانیش کە هاوپەیمانی سەرسەختی ئێران و لە ڕووی مەزهبیشەوە بە تەواوی بەستراونەتەوە بە ئێران بە مافی خۆیان دەزانن بەرگری لە ئێران بکەن و بەرگریش دەکەن ئەمە کردنەوەی دەواازەی جەنگە لە پشتەوەی وڵاتانی کەندا واتە بەرەی ئەگەر حوسیەکان کە هەڕەشەکانیشیان ڕەنگە بەجێ بگەێنن ئەوان ناتوانن ئاراستەی جەنگ بگۆڕن بەڵام دەتوانن سەر ئێشە بۆ ئەمریکا و ئیسرائیل دروست بکەنەوە بەرەیەکی تری جەنجیش لە پاڵ لوبنان لە ئیسرائیل بکەنەوە و لە هەمان کاتیشدا تاکوی ئێستا ئەگەر 120 وزەی جیهان بەهۆی ئێرانەوە ڕێگری لێکرابێتن بەرە و بازاڕەکانی جیهان بڕواتن ئەمە 12 تریشی دەچێتە سەر دەبێتە 132 وزەی جیهان لەمە دوا پەچی دەکەوێت بۆ بازاڕەکانی جیهان بچێتن ئەمەش کاریگەریەکی یەکجار کوشندەی دەبێت بەسەر کۆی گشتی جیهان و ئێستاش ئاسەوارەکانی بەرەبەرە لەسەر وڵاتانی جیهان بە گشتی دەرکەوتووە هەر ئەوە نییە نرخی نەوت بەرز نەبوتەوە لە ئەندازەیەک ڕاوەستاوە بەڵکو نرخی سوتەمەنی لە ناو وڵاتان ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە قەیرانی بەدەستخستنی بنزین و نەوت و گاز خەریکە لە زۆربەی وڵاتانی جیهان سەری هەڵداوە ئەوەندەش نییە دکتۆر کەمێکی تر من باسیەکەم بۆ بینەرانیشمان کە نرخی دانەوێڵە و کشت و کاڵیش بەرز بڵێ چونکە لە گەروی هورمز تەنیا نەوت و گاز و وزە تێناپەڕێت بەڵکو خۆراک و دانەوێڵەش تێپەڕێت بۆیە سەرهەڵدانی یاخود چوونە ناو جەنجی حوسیەکان خۆی لە خۆیدا ئەمە هەر چاوەڕوان کرا بوو ئێمە باسیشمان لێوە کرد و ڕێگریکردنە یەکەم لە گەروی هورمز چیتر
هاتوچۆی کەشتی و وزە نەڕاتن بە دەریای سووردا و ئەمە دەتوانن تا ماوەیەک سەرکەوتوو بن ڕەنگە ئەوان بەهۆی بچووکیان ئەو توانایان نەبێتن ئاراستی جەنگ بگۆڕن بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانن کۆی گشتی ناوچەکە بە خۆیان سەرقاڵ بکەن و سەر ئێشەش بۆ وڵاتانی کەندا و ئیسرائیل خودی ئیسرائیلیش دروست بکەن و لە بەرەیەکی تریژ ئەمە دەبێتە بەرەی باشووری دەریایی و باکوورەکەشی کە لە دەست ئێرانە ئیتر بە تەواوەتی تا ئەو کاتەی ئاراستەی جەنگ یەکلای دەبێتەوە چونکە ئەوەی کە حوسیەکانی پاڵنا بچنە ناو ئەو جەنگە هەڵوێستەکانی ئەمریکا و هاتنی ئەو کەشتیە جەنگی ئەمریکایانە بوو کە لە سەربازی هەڵگرت بوو و سوپای پاسدارانی ئێران باس لەوە دەکات ئێمە 6 کەشتی سەرباز هەڵگری ئەمریکیمان تێکشکاندووە ئەگەر چی تاکو ئێستا پشت ڕاست نەکراوەتەوە کە ئەوانە هەمووی بەمەبەست بوونە بێن لە بۆ ناوچەکە پەلاماری خاچی ئێران بدەن و لە هەمان کاتدا هەر چونکە شەوی ڕابردوو شەوێکی حساس بۆ هەردوو لایانی شەڕ هەم بەرەی ئێرانی هەم بەرەی ڕۆژ ئەمریکا و ئیسرائیل هێرشی یەکجار کوشندیان کردوتە سەر یەکتری ئێران لە کوێتیدا لە دوورگەیەکی کوێتیداوە بە ناوی دوورگەی بۆبیان کە لەوێ باس لەوە دەکرا کە هێزی ئەمریکی لێبووە و توانێتی زیانیش بگەێنێت لە هەمان کاتدا لە ناوخاچی سعودیای داوە و لە هەمان کاتیشدا لە کۆمەڵێک ناوچەی داوە کە هەموو ئەو ناوچانە لە ئیمارات گومانی ئەویان لێ دەکرا کە سەربازی ئەمریکی تێدا بووە تەنانەت بە پێی ڕاگەیاندنی سوپای پاسداران باز لەوە دەکرێت نزیکەی ئەوە ئامارەکە لە دەستوانە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام باز لەوە دەکرێت نزیکەی 500 کەسیان ئیتر کوشتووە ئەمە مەرزنیە ڕاست بێتن ئەمە ڕاگەیاندنی شەڕە دەکرێت زۆرجار ناڕاستی تێدا بێ و هیچ مەرزیش نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا شوێنەکانیان توانیویانە بپێکن و ئەوەی کە کردەوەی شەڕی بەرەو تونتر بوون کرد بردووە دەست بە سەرداگرتنی ئەو هاکردنی ئیمێلی بەرپرسی FBI ئەمریکی ئەمە هەر ئیمێلێکی ئاسایی نییە کەسێکی ئاسایی نییە ئەکاش پاتێل ئەمە خۆی لە خۆیدا بەرپرسی دەستگای FBI بووە و بەدەیان ئیمێلیان بەدەست خستووە و گومانی تێدا نیە ئەوانەی کە زۆر شتی سادە و ساکاریان تێدا بڵاو کردوێتەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگەکانە لە ناو ئیمێلەکان ئەوانیان بخۆیان هەڵگرتووە و چێش توانێتی دەستی بەسەدا بگرێت لە ینی هاکەرەکانی ئێرانی بۆیە ئەوەی کە وای کرد بە خێرایی ئاراستی جەنگەکان لە شەوی ڕابردوودا بەرەو تونتر بچێت و حوسیەکانیش بە خێرایی بێنەنا و جەنگەکە هەر ئەم ئیمێلانە و ئەو جموجۆڵانەی ئەمریکا لە ناوچەکە و هەڵوێستی زۆر توندی ئیسرائیلیشە یعنی دەبێت ئێمە وەشمان لەبەرچاو بێ لە ڕاستیدا وڵاتی ئیسرائیل ئەوەی کە تاکو ئێستا دەرکەوتووە زۆر پێچەوانەی ئەمریکا ڕەفتار دەکات و بەتەواوی لەگەڵ ئەم دانوستاندنە و هەوڵەکانی خۆی چڕ کردوێتە بۆی دانوستانەکان نەسێتە بواری جێبەجێکردنەوە لەبەر ئەوەی تەنانەت ئیسرائیل زۆرێک ڕەفتار دەکات تەنانەت سەرۆکی ئەمریکا شەرمەزار کردووە لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا بەڵێنی دابوو کە تاکو 10 ڕۆژی تر دامەزراوە ئابووریەکانی ئێران ناکاتە ئامانج بەڵام دەبینین ئەمە بۆ شەوی ڕابردوو بۆ سێمین جار کە شوێنی ناوەچی بوو شەهری پەلامار دەکا ئەمە شوێنێکی یەکجار مەترسیدارە شاری ئیسرائیل بوو هەر ئیسرائیل خۆی لیدا نەک ئەمریکا ئیسرائیل بە تەنها لیدا بۆیە شەوی ڕابردووش لە ناو تاران و لە ناوچەکانی تر لە شارەکانی تریش زۆر بە توندی پەلاماریدا بۆیە ئەم ئێستا دەبینین ئاراستەی جەنگەکە لە قۆناغێکی تونتردایە بە بەراورد لەگەڵ ئەوەی کەوا هەوڵەکان بۆ ئاشتەوایی بڕواتن یاخود بۆ ئاگربەز بڕواتن سەرباری ئەوەی وڵاتانی کە ئەوانەی لەسەر خەتن ئەوانیش هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان هەردوو لایەن لە یەکتری نزیک بکەنەوە. جا دکتۆر بەرەیەکی تری شەڕیش کراوەتەوە بەڵام بەرەیەکی مەدەنیە کەویش خۆپیشاندانەکانی ئەمریکایە بەتایبەت لە واشنگتن هەزاران کەس دژی ترامپ هاتوونەتە سەر شەقام و نایەنەوێت ئەم جەنگە بەردەوام بێت و دەڵێن ینی ئەمریکا نابێت لە ناوم جەنگەدا بەردەوام بمێنێتەوە. پێتان وایە فشارەکانی ناوخۆی ئەمریکا چ کاریگەریەکێ بێت لەسەر ئەم جەنگە؟ خۆی ئێمە ئەگەر لەبیرت بێت نێمە یەکێک لەو بابەتانەی کە باسمان لێوە کرد کات کوشتنەکانی ئێرانیش زۆر مماتەڵە دەکات لە وەڵامدانەوەی داخوازەکانی ئەمریکا کە داخوازەکانی ئەمریکا لە ڕاستیدا ئەمە لەسەر ئەرزی واقعدا هەرگیز ناچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەویش کە خۆی مماتەڵە دەکاتن لەوەی کەوا وەڵامی داخوازیەکان بداتەوە یەکێک لەوانە بۆ وروژاندنی شەقامی ناوخۆی ئەمریکا چونکە لە کاتی ئێستادا شەقامی ناوخۆی ئەمریکا دژی ئەم پەلامارە سەربازیان و ئاشکرابوونی ئەم ئیمەیلانەی کە بەرپرسی FBI خۆی لە خۆیدا ئەمە زیاتر ئاگری
ئەم تەشەنەسەندنی ئەم ناڕزایانە زیاتر خۆش دەکاتن و ئەمە گومانی تێدا نیە فشارە لەسەر خودی سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی هەوڵەکانی زیاتر بەرەو ئاشتەوایی بداتن یاخود بباتن ئەمە لە داهاتوودا ئەمریکا ناچار دەکاتن خۆی یەکلایی بکاتەوە لە کاتی ئێستادا و ئەمریکاش سەرۆکی ئەمریکاش هەوڵەکانی زیاتر سەر کردوێتەوە بۆ ئەوەی چەند سەرکەوتنێکی نسبیش بەدەست بێنێتن بۆ ئەوەی بڵێ ئێمە سەرکەوتوو بووینە تەنها خۆی لە جەنگ بباتە دەرەوە بەڵام هەوڵەکانی ئەمریکا پێناچێ بەرەو ئاشتی بچێتن چونکە لە کاتی ئێستادا لە 20 مانجی ڕابردوودا ئەمریکا چەند هەنگاوێکی ناوە ئەمە بەو مانایەیە ئەمریکا هەر لەگەڵ دەستپێکی جەنگەکە یاخود بەر لە دەستپێکی جەنگەکە خۆی ئامادە کرد و جەنگەکەی ڕەنگە درێژە بچێشێتن ئەویش بە هۆکاری چی درێژکردنەوەی تەمەنی سەربازی واتە داوای ئەوەی کردبوو کە سوپای ئەمریکی ئەوانەی دەچنە ڕیزی سوپا تەمەن لە 34 ساڵەوە بەرزی کردبووە بۆ 42 ساڵ بە تەنانەت بەکارهێنانی جۆ ئەو مادەی ماری گوانە و ئەم شتانەشی زیاتر ڕێیان پێدرا بوو کە لە ڕیزی سوپا بەکاربێنن ئەمەش دووسێ خوێندنەوەی لێ دەکرێت یان ئەوە تا کە گەلی ئەمریکی زۆر ئامادە نینە بچنە ڕیزی سوپا و بەشداری لەو شەڕەدا بکەن یانیش ئەوە تەیە بۆ کە ئەمریکا بە نیازی ئەوەیە جەنگەکە درێژە بچێشێتن سەرباری هاتنی ئەم کەشتی فڕۆکە هەڵگری دەبلیو بۆشیش ئەویش بۆ ناوچەکە خۆی لە خۆیدا ئاماژەیە بۆ ئەوەی شەڕەکە زیاتر بەردەوام بێت بۆیە ئەو بەڵام شتێکی تریشیانی ئەمریکا خۆی ئەمڕۆ لە لێدوانێک داوایان ئاشکرا کرد کە یەکلای بۆتەوە سەربازی ئەمریکی بەشداری ئەم هێرشە ناکاتیانی هێرشی زەمینی ناکەنە سەر ئێران بەڵام ئەم جەنگە بەبێ هێرشی زەمینی کۆتایی پێنایەتن جەنگێکە هەڵیان گیرساندووە توانیویانە بە تەواوی نا بەڵام توانیویانە زۆر بارودۆخی ئێران شەکەت بکەن و زۆر خراپی بەسەر بێنن بەڵام هەرگیز و هەرگیز ئەمریکا سەرکەوتو نابێ بەبێت بەشداریکردنی بەبێ هێرشی زەمینی و بە هێرشی زەمینیش 100% سەرکەوتو نابێت هیچ گرنتیەک نیە بۆ ئەوەی ئەمریکا بە هێرشی زەمینیش سەرکەوتو بێ بەسەر ئێران نە بارودۆخی جوغرافی نەبارودۆخی ناوچەی نە هیچ شتێکی بۆ لە بەرژەوەندی ئەمریکا نییە لە ناوچەکەدا ئەوەی هەیە چەند وڵاتێکی کەنداون ئەو وڵاتانەی کەنداویش هەمیان کۆکەوە ناتوانن دەرەقەتی ئێران بن بچنە ناو قوڵای ئێران تێدا دەخنچێن ئەمە وەکو ئەو زلکاوی لێدێ کە ئەمریکا خۆی ئەزمموی تایدا هەبووە وەکو شەڕی ڤێتنام کە لە 55 بۆ 75 درێژەی کێشا بۆیە ئەمریکا ڕاستە کار لەسەر گورجی خێرا دەکاتن بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆربەی هەوڵەکانی لە کاتی ئێستادا لەلایەن وڵاتی ئێرانەوە بە پێی وەڵامدانەوەکانی ئێران کە زیاتر توند بووە لە ڕۆژانی ڕابردوو دەبینین ئاشکرا بووە ئەوەش هەمووی پەیوەندی بە و چالاکیە ئەلکترۆنی و هەواڵگریانە هەیە کە لە ڕێگای هەردوو لا دەیکەنە سەر لایەنە دەستگا هەواڵگریەکانی یەکتری بۆی بتوانن ئەو ئیمێلانەی کاربەدەستانی وڵاتانە بەدەست بێنن بۆی بزانن زموزۆڵەکانیان چییە باشە دکتۆر لەبارەی ئاگربەست و دانوستانەوە ینی کەمێک هەواڵ و دەنگۆکان کاڵبوونەتەوە لەم بارەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هەر ئەو پەلامارانەی شەوی ڕابردووە هۆکارەکەی گومانی تێدانەیە هۆکارەکەی جموجۆڵەکانە چونکە ئەگەر هەردوو لایەن بە تایبەتی لایەنی ئەمریکا ئێمە دەزانین ئێران زیاتر لە کاتی ئێستادا لە سەنگەری بەرگریدا نەک لە سەنگەری هێرش و پەلامار ئەوان زیاتر بەرگری دەکەن نەک پەلامار بدەن بۆیە لایەنی ئەمریکی و ئیسرائیلی ئەگەر بە نیازی ئەوە بن کە ئاگربەست و دانوستان بکەن دەبێت پەلامار و هێرشەکانی خۆیان ڕابگرن و جموجۆڵەکانیشان ڕابگرن چونکە ئەو کەشتیانەی کە سەربازیان هەڵگرتووە بەرە و ناوچەکانی کەندا و دێن دەبێت لەو شوێنەی کە هەن ڕابوەستن لە کاتی ئێستادا نێن بەڵام ئەوەی دەبیندرێتن پێچەوانە دەبیندرێتن هەوڵێک هەیە بۆ ئاگربەست و ئاشتەوایی لە هەمان کاتیشدا جموجۆڵەکانیشیان چڕتر کردوێتەوە بۆ گەیشتن بە ناوچەکە و هاتنی سەرۆکی ئۆکرانیا بۆ ناوچەکە و دانوستانکردنی نیهێنی لەگەڵ بەرپرسی وڵاتانی کەندا و ئەمە هەمووی ئاماژەیە ئەم شەڕە زیاتر بەرەو پێش بچێتن وڵاتانی کەنداویش بچنە ناو شەڕەکە بۆیە ئەم دانوستانێکی هەر خۆی لە خۆیدا ناسەرکەوتووە و هەرگیزیش سەرکەوتو نابێت پێشەوەی بکرێت دانوستانێکی لەبارچوو بوو هەر لەسەر هەر بۆ خۆی هیچ هەر 100% وایە چونکە ئەم دانوستانێک لە کەش و هەوایەکی لەم شێوە ئالۆز و گرژدا هەرگیز ناکرێتن چونکە هیچ زمینەیەکی بۆ فراهەم نەکرابوو چۆن دانوستانێک ئەنجام دەدرێتن لە کاتێکدا هەردوو لا لە یەکتری بە گومان بن هەردوو لا نیاز پاک نەبن بەرامبەری بە یەکتری و هەردوو لاش بە تایبەتی لایەنی کە هێرشبەر بە تەواوی ئامادەکاری بکاتن بۆی پەلاماری لایەنی بەرگریکار بداتن بۆیە ئێمە باش ئاگادار بووین کە ئێران خۆشی
دەیزانی و ئاگداریش کرابەوە لە ڕێگەی ئەوانەی کەەوە پەیوەندی بە دەستگا هەواڵگریەکانە بوو تەنانەت هەندێک لە وڵاتانەی دۆستی خۆی ئاگداریان کردبووە کەەوە نەچیتە ناو دانوستانانە کە ڕەنگە ئەمە لە پشتی دانوستانەکان جۆرێک لە پیلان هەبێ بۆ ئەوەی پەلامارتان بدەن هەر ئەمە ژوای کردو ئێران خۆی دوور بخاتەوە لە دانوستانەکان. دەست خۆش بێ دکتۆر دڵزار، من سپاسی ئامادەبوون تاکەم بێگومان لە کاتژمێری داهاتووش لەگەڵمان بەردەوامە بێ ئێستاکەمێک پشوو بۆ دواتر لە سەری کاتژمێر دەگەڕێینەوە لە دەست خۆشمان دوو نەبیت.